بینەرانی عزیز سڵاوێکی گرمتان پێشکەش خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوکارم ئەمیر لە بەرنامە ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. بەڵێ عزیزان لەلای منیشەوە سڵاوتان لێبێت. بەرنامەی هەفتەیەشمان چەند بابەتێک لەخۆ دەگرێت هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی هەفتەیەش لەگەڵمان بن. ناوبڕێک ببینن لەگەڵ هاوکارم دێنەوە خزمەت. بینەرانی عزیز لە سەرەتای بەرنامەکەمان بابەتێکمان دەبێت سەبارەت بە پێناسی ڕەوتی ئیسلامی سەلەفی و مەترسەکانیان بۆ سەر کۆمەڵگای کوردستان. سەلەفی فیرقەیەکی ئیسلامین کە لایەن وایە بەبێ هیچ واسیتەیەک و تەفسیرێک پێویستە بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی پێکهاتنی ئیسلام و دەستوراتی ژیانی خۆیان تەنیا ڕاستەوخۆ بەبێ هیچ تەفسیرێک لە قورئان وەربگرن. سەلەفی گەری یان وهابیەت چەند جۆریان هەیە. جۆرێکیان هەر بیر و باوەڕی ڕسمی دەربارەی پادشاکانی عەرەبستانی سعودیە کە حکوومەتی پێدەکەن و لە پاڵ زیارەتگاکان و لەسەر چاڵە نەوتەکان دانیشتون و سەروەت و دەسەڵاتێکی زۆریان لەو ڕێگایەوە پێکەوە ناوە. ئەوانە بە سەلەفی محافزەکە دەناسرێن. سەلەفی توندڕە و ئەوانن کە دەیان هەوێ بە زەبری تیرۆر و کوشتن و بە هەر وەسیلەیە کە بۆیان بکرێ هەموو نەیارانی بیر و باوەڕەکەی خۆیان یان لەناو بەرن و یان ناچاریان بکەن سەریان بۆ دانەوێن و جزیا واتە ماڵیاتی کافربوونیان پێ بدەن. دژایەتی ئەوانە لەگەڵ موسڵمان یان ناموسڵمان هەر کەس کە غەیری خۆیان بێت وەکو یەک وایە. هەر بەم بۆنەوە وەکو بیر و باوەڕ بە توندی دژ بە پەیڕەوانی شیعەن. ئەم بۆ چوونە هیچ چەشنە عیلم و زانستێک و ڕێوایەتیەک کە لە قورئاندا هات بێ قبوڵ ناکات. ئەوان پێڕەوەکانیان وا ڕادێنن کە گوێ بۆ هیچ منتقەیەک غەیری ئەوەی کە خۆیان باوەڕیان پێیەتی شل نەکەن. بەنسبەت ژیان لەو دنیاە زۆر بەهیوان و ئاسوودەیی خۆیان لە مەرگ و بە خەیاڵی خۆیان لە بەهرەمەند بوون لە نیعمەتەکانی دنیایەکی دیکە کە باوەڕیان پێیەتیدا دەبینەوە. هەر بۆیە غەیری کەسی فیرقەکەی خۆیان محەبەت و دۆستایەتیان بۆ هیچ ئینسانێک نییە و لە هەر شوێنێک کە بۆیان بکرێ دژ بە نەیارانی خۆیان بە شێوەیەکی درڕندانە دەجوڵێنەوە. ئەوان لە چیری خۆیان لە ناو لاوانێکدا دەبینەوە کە بە هۆکاری جۆرەوە جۆر تووشی هەست بە جۆرێک شکست لە ژیانیان دەکەن و ناومێدن. ئەو فیرقەیە لە ڕاستیدا ڕێگای چۆن مردنیان پێنیشان دەدەن نەک چۆن ژیان. ئەو فیرقەیە بەکردەوە کەوتونەتە داوی سیاسەتی دەوڵەتانی منتەقە و هەر کامەیان بۆ جۆرێک ڕێگەیان بۆ خۆش دەکەن بۆ ئەوەی بە گژلایەنێکی نەیاری خۆیانی دابکەن و بەرژەوەندی سیاسی خۆیانی پێدابین بکەن. تا پێش کودەتای ئەفغانستان و هاتنی هێزەکانی ئەرتەشی شۆڕەوی بۆ ئەو وڵاتە و دوجارێش دامەزرانی حکوومەتی ئیسلامی لە ئێران سەلەفی گەری یان وهابیەت ئەساسەن هەر ئەوە بوو کە دەربارەی سعودیەدا ئامراز حکوومەتکردنی ئەو دەوڵەتە بوو. لەو کاتانەوە بە پێی نەخشەی ئەمریکا و بە پوڵی عەرەبستانی سعودی بۆ ڕقابەت لەگەڵ شۆرەوی لە دەورەی شەڕی ساردا ئەو جریانە لە ئەفغانستان پەرەی پێدرا. بەڵێ ئەفغانستان بەهۆی حزوری هێزەکانی ئیتحادی شوڕەوی جاران لەو شوێنە بوو کە تێیدا سەلەفیگەری لە چوارچێوەی فکر و بیر و باوەڕێ واوەتر دەچوو دەبوو بە ئیدیۆلۆژی بۆ بەڕێوەبردننی کاری چەکداری. عەرەبستانی سعودی بە ڕێنوێنی سازمانە ئیتلاعاتیەکانی ئەمریکا بەرەوپیری ئەم حاڵەتەی سەلەفیگەریەوە چوو ڕێگای بۆ کاری چەکداری و توندوتیژیش بۆ خۆشکردن. ئەو سیاسەتە ڕێکخراوی ئەلقاعیدە و تاڵبان و ساڵانی دواتر بۆ بەرژەوەندیەکانیان لە سووریە و عێراق داعشی لێکەوتەوە. دوای دەرچوونی هێزەکانی شۆڕەوی لە ئەفغانستان ئاوڕێک کە دەوڵەتانی عەرەبستان و ئەمریکا پێکەوە ڕۆشنیان کردبوو خامۆش نەبووە و دووکەڵەکەی چاوی خۆشیانی گرتەوە. ئەوە بوو کە ڕووداوی 11 سەپتەمبری ئەمریکای لێکەوتەوە و لە وڵاتی عەرەبستانیش چەندین کاری توندوتیژی و پڕکارە ساتبار ڕوویاندا. کاری سەلەفیگەری گەشتە جێگایە کە هەر دەوڵەتێک لەم دەورێدا مەسلحەتێکی لە دووریا لە نزیکی خۆی هەبوو چووە سوراغی ئەم بۆچوونە و لاوانی بێهیوا و بێهومەیدیان لە پێناوی دابینکردنی بەرژەوەندەکانی خۆی بەکارهێنا و گیانیانی کردە قوربانی. ڕژیمی جمهوری ئیسلامی چاوپۆشی لە حوزور و هاتن و چوونیان لە کوردستانیش کرد بە ئەوەی بە خەیاڵی خۆیان حیزبە سیاسەکانی کوردستانی پێلاواز بکات. ئەوە جۆرێکی دیکە لە مادەی هۆشبەر بوو کە ڕژیم ئاگاهانە ڕێگای پێدەدا. بە چاوپۆشی لێکردن لە ئەفغانستانەوە لە ڕێگای ئێرانەوە بە ئازادی هاتوچۆی عێراق و سووریە بکەن. کەوایە
لاوی هەڵخەڵەتاوی لە کورد دەبواە لە پێناوی ئەو بۆچوونەدا لە عێراق و سووریە ببێ بە قوربانی بۆ سیاسەتی ڕژیمێکی دژی بەشەری وەکو کۆماری ئیسلامی. خۆگەر لە ناوخۆی کوردستانیشدا کۆنتترۆل نەکران و ئاژاوەیەکیان نەنایەوە جێگایەکیان دەتەقاندەوە کەسانێکیان کوشت، کۆماری ئیسلامی لەو ئاستەدا باکێکی نییە و لە پێناوی میلیتاریزەکردنی زۆرتری کوردستان بەکاری دێنێ. زۆربەی لاوانێکی سادە کە دەبن بە پەیڕەوی ئەو فیرقەیە خۆیان نازانن کە کەوتونەتە چ داوێکەوە و چۆن لە پێناوی بەرژەوەندی دەسەڵاتدا بەکاریان دێنن. دوایین دیاردەی بیر و بۆچوونی سەلەفیگەری ڕێکخراوی ڕەندەی داعشە کە لەم ساڵانەی دواییدا چالاکانە لەلایەن دەوڵەتی تورکیا بە سەرۆکایەتی ئەردۆغان بۆ لاوازکردنی دەوڵەتانی سووریە و عێراق و ئامانجی داگیرکارانەی خۆی لە وڵاتانەی بەکاری هێنان. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتە. بابەتێکی دیکەی بەرنامەکەمان سەبارەتە بە پەرەسەندنی خواردنەوەی ئەلکۆلی غێرەستاندارد. ئێمە دەزانین ساڵەهایە نێو بە نێو هەواڵی تێداچوون و یانە دەستانی بینایی کەسانێک دەبیستین کە خواردنەوەی غێرەستانداردی ئەلکۆلیان مەسرف کردووە. لە ئەم دیاردەیە لە شارەکانی کوردستانیش وەکو باقی شوێنەکانی دیکەی ئێران دەبینرێ. یەکێک لە هۆکارەکانی پەرەسەندنی مەسرفی ئەو جۆرە خواردنەوەیە چوونە سەرەوەی قیمەتی خواردنەوەی ئەلکۆلی ستانداردە. ئەوەش بەهۆی هاتنە خوارەوەی ئەرزشی دراوی ئێرانە بەرامبەر بە دراوی ئەو وڵاتانەی کە خواردنەوەی ئەلکۆلی بەرهەم دێنن. پزیشکەکان باس لەوە دەکەن کە خواردنەوەی تەقەلوبی و ئالوودا ماوەیەکی کورت پاش مەسرفکردن و چوونە ناو جەستەوە خەساری زۆر گەورە لە مێشک دەدات و گەلێک جار کەسەکە دەخاتە حاڵەتی کۆماوە یان بینایی لەدەست دەدات. لەناو خەڵکدا باس لەوە دەکرێت کە بڕێکی بەرچاو لەو جۆرە مەشروبە لەلایەن دەستگای ئیتلاعاتی ڕژیمەوە ئامادەکراوە و بە ئەنقەست بە جۆرە سەمێک ئالوودەکراوە وا بە شێوەی ناڕاستەوخۆ و لە ناو شارەکانی کوردستان بڵاو کراوەتەوە. دەگوسترێت کە هاندەری ئەو حرەکەتە دژەی ئینسانیە ئەوەیە کە بازاڕی مەشروبی ستاندارد بەهۆی گرانبووی لە ڕادەبەدر تووشی کەسادی بووە و ژمارەیەکی زیاتر لە خەڵک لە چاوجاران کە خواردنەوەی ئەلکۆلی مەسرف دەکەن بەهۆی هەرزانتربوونی ڕوویان کردووەتە ئەو جۆرە خواردنەوانە. وا پێدەچێت کە ئیتلاعات و سوپا بۆ ئەوەی بازاڕی بەرهەمهێنانی خواردنەوەی ئەلکۆلی غێرەستاندارد تەعتیل بکەن دەستیاندا بێتە ئەو جنایەتە. بەڵێ دەنگووی ئەوەیە کە دروستکردنی خواردنەوەی ئەلکۆلی سەمی و غێرەی ستاندارد دەستی ئیتلاعاتی ڕژیمی تێدایە. وا بێتیان وانە بێت لە هەر حاڵەتێکدا ئەوە ڕژیمی کۆماری ئیسلامیە کە تاوانباری ڕیزی یەکەمی هەموو ئەو خەسارەتەیە کە لەم بابەتەوە بەسەر بەکارهێنەرانی ئەو جۆرە خواردنەوەی دێت. بە پێی باوەڕەکانی ئەو ڕژیمە لە حاڵێکدا کە بەکارهێنانی موادی مخدر ڕێگە پێدراوە و هیچ منعێکی شەرعی لەسەر نییە، لە هەمان کاتدا منعی یاسایی و شەرعیان بۆ خواردنەوەی ئەلکۆلی داناوە. لە پاڵ ئەو منعە یاساییەدا بازرگانیکردن بە خواردنەوەی ئەلکۆلی لە پاوانی سوپای پاسەڕاندایە و بەهۆی گرانبوون و قاچاقبوونی قازانجێکی خەیاڵی لەم ڕێگەیەوە دەچێتە کیسەی سپاوە. هاوکات بەهۆی گرانبوونی ئەو خواردنەوەیە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ئەو ڕژیمەوە کەسب و کاری دروستکردنی خواردنەوەی غێرەی ستاندارد و تەقەلوبیش کە دیارە هیچ چەشنە چاودێرێکی تەندروستی بەسەرەوە نییە کەوتۆتە ڕێو ویان کەسانێک بۆ مەسرفی خۆیان دروستی دەکەن. ڕژیمی کۆماری ئیسلامی هەرگیز بەرامبەر بە گیان و تەندروستی خەڵکی وڵاتە بەرپرس نەبووە و چی بۆشی کرابێت لەم بابەتانەوە ئازاری پێگەیاندوون. لە تەمەنی ئەو ڕژیمەدا ژمارەی گیرۆ دەبووان بە موادی مخدر بەدایان قات زیادی کردووە و تەنانەت مەسرفی ڕێژەی خواردنەوەی ئەلکۆلیش سەرڕای قاچاقبوون و منعی یاسایی کە بۆی دانراوە بە چەند قات زیادی کردووە. بەڵام کاتێک کە ئەم ڕژیمە خۆی بەرامبەر بە تەندروستی خەڵک بە بەرپرس نازانێت، جەماوەری خەڵک بۆ خۆیان پێویستە بە شێوەیەکی جددیتر مشوری پوچەڵکردنەوەی کردەوەکانی ئەو ڕژیمە خۆن. جێگەی خۆیەتی لێرەدا ڕوو لە هەموو ئەو کەسانش بکەین و ڕخنیان لێ بگرین کە بەبێ سەرنجدان بە ڕێنوێنیە پزیشکی و زانستیەکان لە ماڵەکانیان پەنا بۆ دروستکردنی مەشروباتی ئەلکۆلی غەیرە ئیستاندارد و غەیرە بێهداشتی دەبن و کارەساتی دڵتەزێنی تێدا چوونی خۆیان و خەڵکی دیکەی لێ دەکرێتەوە.
ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتە. بابەتێکی دیکەی بەرنامەکەمان سەبارەت بە دیاردەی خەتەنا واتە کەمەندامکردنی جەستەیی ژنانە. سەرەڕای ئەوەی کە ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکان خوازیاری تعهودی جددی دەوڵەتەکان بووە بۆ سەرمایەگوزاری و
بەڕێوەبردننی گەلێک بەرنامە بۆ بەرگرتن لە کەمەندامکردنی جەستەی جنسی کچان، بەڵام کۆماری ئیسلامی نەتەنیا گوێ ناداتە بەکردەوە دەرهێنانی بڕیار و ڕێنوێنیەکان، بەڵکو تەنانەت ڕاگەیەنەرەکانی سەر بە حکوومەتیش لەم بارەوە بێدەنگیان هەڵبژاردووە. بێجگە لەمە هێندێک راپۆرت لە گۆشە و کەناری ئێرانەوە باس لەوە دەکەن کە بەرپرسانی حکوومەتی هەروە بەر بە هەڵسوڕانی وشیاری دەرانە و ئاموزشی گروپی داوتەڵەب و خۆبەخش و بەشەردۆست کە خۆیان ڕاستەوخۆ هەستاون بۆ جێبەجێکردنی ئەرکێکی ویژدانی دەگرن و کۆسپ دەخەنە سەر ڕێی هەوڵی ئینسان دۆستانەیان. بۆ نمونە ماوەیەک لەمەوبەر گروپێک لە کچانی ڕۆشنبیری کوردستان بەڕاگەیاندنی ئامادەیی بۆ یارمەتی گەیاندن و مەدەتکاری ماوەیەکی زۆر چاوەڕێی ئیجازە نامە بوون لە بەرامبەردا لەگەڵ وەڵامی پڕ لە تانە و تەشەر و سوکایەتی مەعمورانی حکوومەتیدا بەرەو ڕووبوونەوە. ئەم سونەتە نامرۆڤانەیە ناوچەکانی ڕۆژاوای ئێران وەکو خوزستان، لۆرستان و کوردستان و ئوستانە جنوبیەکاندا باوە. لە هەندێک لە بنەماڵە دەمارگرژە مەزهەبیەکاندا خەتەنەی کچان وەکو فەرزێکی ئاینی چاولێ دەکرێت و بەم هۆیەش کچانی تەمەەن 4 بۆ 6 ساڵان دەنێنە بەردەستی ژنانی ناشارەزا و بە ئامرازی غێرە بێداشتیەوە تا ئەندامی هەستیاری دەستگای تەناسولیان لێ بکەنەوە و بە خەیاڵی خۆیان کچەکەیان لە وەسوەسەی شەیتانی و چێژ وەرگرتن بە دوور بگرن تا گۆیا دوای هاوسەرگیری وەفادار بمێنێتەوە. لە ئێران ئامارێکی ورد سەبارەت بە کەمەندامکردنی ژنان لە بەردەستان نییە، بەڵام ژمارەیان لە ناوچە دوورکەوت و سەسنووریەکاندا جێی نیگەران نییە. هەروەها لە ئاستی دنیاشدا ئامارەکان هیوابەخش نین. بە پێی راپۆرتی ناوەندی جەمعیەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، هەرچەند ڕێژەکەی لە ساڵی 1998ەوە تا ئێستا تا هاتووە ڕوو لە دابەزین بووە، بەڵام هێشتا نزیکەی 200 میلیۆن ژن لە 30 وڵاتی موسڵمان نشینی دنیادا خەتە نەکراون. بەپێی ئەم گزارشە هەموو ساڵێک 3 میلیۆن کچی تریش لە بەردەم هەڕەشەی ئەم مەترسیەدا. کەم ئەندامکردن ئاسەواری مەترسیدار و ناخۆشی درێژماوە و بەردەوامی لەسەر ژنان هەیە. توانایی جنسی کەم دەکاتەوە و دەرد و ئازاری عەسەبی، گرفتی دەرونی، دڵەڕاوکیە و تێکچوونی دەستگای تەناسولی و میزەڕۆ و ئاسیبگەیاندن بە باقی ئۆرگانەکانی تری جەستەی لێ دەکرێتەوە. لێرەدا پێویستە ڕوو لەو بنەماڵانەی کە ئەم ئازارە تووشی مناڵەکانیان دەکەن بکەین و بڵین لەباری لەبەرچاوگرتنی بێداشت و تەندروستی و داهاتووی منداڵەکانیانەوە عەقڵ و منتەق وا حکم دەکات خۆ لە دابوونەریت و سونەتی زیانباری پشتبەست و بە مەزهەب و دواکەوتووی فەرهەنگی و کۆمەڵایەتی بە دوور بگرن و لەسەر بنەمای ڕێزگرتن لە مافی منداڵان و مافی ئینسان و دوورکەوتنەوە لە پێشێلکردنی مافەکانی ژن و بە پشتبەستن بە پێشکەوتووی و شارستانیەت بە چاوی ڕێز و شعورەوە بڕوانە مەسەلەکە و شعور و هەستی بیۆلۆژیکی کاملبوونی ژنان بەهۆی بیر و بۆچوون و سونەتی دواکەوتو و ڕۆحی ئینسانیان ئازار نەدەن و نەیان ڕوخێنن. بەخۆشیەوە ئەمڕۆ زۆربەی هەرە زۆری جەماوەری خەڵکی ئێران بەهۆی کردەوەکانی کۆماری ئیسلامی و ناسینی قوڵتری فەرمان و ئاحکامە دینیەکان تەسلیمی ئیدیۆلۆژی حکوومەتی نەبوون و بەسەر قەید و بەندە مەسەبیەکاندا بازیانداوە و ناچنە ژێرباری ئازاردانی کچەکانیانەوە. جێگەی خۆیەتی کە ئەم سونەتە کۆنا فڕێ بدرێتە زبڵدانی مێژوو تا چوارچێوەی ژیان و حیاتی ئینسانی خۆمان لە گەماڕۆی دابوونەریتی دواکەوتوو و ئەو گومان و خەیاڵانەی بەر بە حرەکەتی پێشڕەوی ئینسان بەرەو دنیایەکی باشتر و پێشکەوتوتر دەگرن ڕزگار بکەین. چوون بەرەو پیری بۆچوونی پێشکەوتن خوازانەیە کە زامنی ڕزگارکردنی کۆمەلگای بەشەریە لە گشتستەم و نابەرابەریەک. پادژەهرێکی شەفابەخشە بۆ پاکردنەوەی زەین و دەرونی ئینسان لە ژەهری سونەتی کۆنەپەرستانە و دواکەوتووانە. دوایین بابەتی بەرنامەی ئەم هەفتەیەمان و وەرگردراوی نامەیەکە کە هاوڕێیەکی ئەو بەرنامە بە نازناوی پەرویز لە ژێر ناوی سێکسی حەڵال لە کۆماری ئیسلامیدا بۆ نردووی. وێڕای سپاس لەو ئازیزە کورتێکی نامەکەتان بۆ دەخوێنینەوە.
ئەگەرچی لەم چەندەیە دواییدا کە بازرگانیکردنی کارەساتبار بە سێکس لە ئاستی دنیادا بەڕادەیەکی زۆر پەرەیسەندووە، ئەگەرچی کڕین و فرۆشتنی ژنان و منداڵان، پۆرنۆگرافی و توریسمی سێکسی بەداخەوە لە زۆربەی وڵاتانی دنیا باوە، ئەگەرچی بازرگانیکردن بە سێکس بووەتە ستراتیژی ئابووری بەشێک لەو وڵاتانەی کە لەلایەن سندوقی نێونەتەوەی درا و بانکی جیهانیەوە بۆ دانەوەی وامەکانیان لەژێر گوشاردان و بۆ پێەیە بۆ گەشەبێدانی سەنعەتی توریسمی و خۆشگوزەرانی هەندراون، ئەگەرچی ئەم سەنعەتە گشت ئامرازە پێشکەوتووەکانی پەیوەندی بەکارهێناوە و بە ملیار دۆلار قازانج دەخاتە گیرفانی خاوەنانی سەرمایە، ئەگەرچی ئامرازەکانی تەبلیغاتی و ئینتەرنێت و کەناڵی ماهوارەیی ژن وەکو کاڵا پیشان ئەدەن و دەور و نەخشێکی زۆریان لە بازرگانی سێکس و دیاردەی لەشفرۆشی لە جیهانی سەرمایەداریدا هەیە، بەڵام ئەم دیاردەیە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆمارە ئیسلامیدا تایبەتمەندی خۆی هەیە. لێرە لە لەشفرۆشی و بازرگانی سێکس جگەل لەوەی کە دزێوترین ڕواڵەتی چەپەڵی کۆمەڵگای سەرمایەداری دەردەخات، پاسا و سەرپۆشی شەرعیشی هەیە. لە ئێرانی ئەمڕۆدا چەند هاوسەری و زەواجی کاتی واتە سیغەکردن بە مۆری حەڵاڵ و ئیسلامی ڕەوا ڕازراوەتەوە. ئەگەر لە ڕابردوودا ئەم کارە لە قوم و مەشهەد و شاری ڕێی لە نزیک حرەمەکاندا بەڕێوە دەچوو، ئێستا لە ئاستی سەراسەریدا کێشراوەتە ناو جەرگەی شارە گەورەکان و ماڵی تایبەتی لەژێر سەرپەرستی ئاخوندەکان بۆ تەرتیب کراوە و لە تۆڕی ئینتەرنێتەوە بە ئاشکرا تەبلیغی بۆ دەکرێت. بەڵێ، تەبلیغات کە لەلایەن بازرگانانی لەشفرۆش لە ئێران بۆ ئەم بابەتە دەکرێت، هیچ جیاوازێکی لەگەڵ تەبلیغاتی هاوکارەکانیان لە باقی وڵاتانی تر کە بێشەرمانە جەستەی ژنیان کردوتە کاڵا بۆ فرۆشتن نییە. بە پشتیوانی حکوومەتی ئیسلامی، بازرگانی سێکسی حەڵاڵی ئیسلامی لە ئێران پڕڕەونەقە و لە برەودایە. سەرڕای ئەو ماڵە شەرعیانەی کە بۆ ئەو مەبەستە لە زۆربەی شارە گەورەکان دامەزراون، هێشتا هاتوو هاواری ئیزدواجی کاتی و چەند هاوسەری لایەحەی حمایەت لە بنەماڵە لە مەجلس نەبرابەوە کە دانیشتوانی ناوچە جۆراوجۆرەکانی تاران شاهدی ئەو بوون کە چۆن بەرگە و نامیلکەی تەبلیغاتی بۆ پەرەپێدانی سیغا بە ئاشکرا بڵاو دەکرێتەوە. بەستە تەبلیغاتیەکان لە پاڵ تەبلیغی پیتزا و هیتر لەسەر تاسەری شاری تاران خزمەتگوزاری تریش پێشکەش دەکەن. لە ئێرانێکدا کە هەموو سایتە نایارەکانی ڕژیم فیلتر کراون، ئێمە شاهدی گەلێک سایتی بێفیلترین کە لە ڕێگای ئەوانەوە دەکرێت لەگەڵ ئەو دامەزراوە ناوەندانە پەیوەندی ببەسترێت کە دەستیان لە ئیزدواجی کاتیدا هەیە. لە بەشێک لەو سایتانەدا بە بەردەوامی لە قسەی ئیمامەکان سەبارەت بە زەواجی کاتی کەڵک وەرگیرەوە. ویژدانی مرۆڤی وشیار و یەکسانی خواست، کۆماری ئیسلامی کە بێشەرمانە ئەم ئافەتەی نظامی سەرمایەداری بەڕەسمی و قانونی کردووە، بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان دادنین و ئەم ڕژیمە لە زمرەی بێ ئابڕووترین دەڵاڵانی سەنعەتی سێکس دەزانی. گومانی تێدانە لە کۆمەلگایەکدا کە هەمووان بە شێوەی یەکسان لە ئیمکاناتی ئابووری و ڕفاهی کۆمەڵایەتی بەهرەمەند بن، جێگایەک بۆ فرۆشی سێکس و لەشفرۆشی نابێت. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەم جۆرەش گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران. زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزان، چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. تا هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تر، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.